خۆشەویستانم ئێستا من لە مۆزەخانەی کللتوری سریانیمە کە بەڕاستی وەکو پێشتر ئاماژەم پێداوە ئەنکاوە شوێنێکی پێکەوە ژیانە لێرەش لە مۆزەخانەیەش ئەگەر سەیری بکەین کۆمەڵێک شتی زۆر کوردەواریانەیان دانایە وەکو سووف و خوری و ئەو ژنانەیان دانایە بە جلی کوردی بێژینگ و ئەوەی یەکە تەون ئەوەی جاجم و ئەو شتانە وابزانم دروست دەکەواتە کوردەواریانەی پێوە دیارە. اینجا هەر لەناو مۆزەخانەی کللتوری سریانی پێم خۆشە گوندی ئەنکاوەتان نیشان بدەم کە هەموویان دیزاین کردوواتە لە ڕابردوودا ئەنکاوە چۆن بووە دیزاینیان کردووە و ئێستا پێم خۆشە نیشانتان بدەم کە بەڕاستی ئەوەندە بە جوانی دروستیان کردووە دەباتەوە سەردەمی کۆن. ئازیزان ئەوەی دەیبینن گوندی ئەنکاوەیە لە ڕابردوودا هەروەکو باز دەکەن کە لە ڕابردوودا لێرە پشتیان بەسەر چاوەی ئاوی باران و کارێز بەستیوە کشت و کاڵیان کردووە گەنم و جۆ و نیسک و نۆک و ئەو شتانەیان چاندووە و پشتیان پێبەستەوە هەروەها بەرهەمی ئاژەڵداری لێرە ئاژەڵیشان بەخێو کردووە هەر بەو شێوەیە دیزاینیان کردووە یەکسەر دەباتەوە سەردەمی قەدیمی. ئەوە پوش و پەڵاشیان دانایە ئەوە کەنیسەی مارگۆرگیسا کە یەکێکە لە کۆنترین کەنیسەکان لە ئەنکاوە سەرەتای دروستبوونی دەگەڕێتەوە بۆ 1500 پێشزاینێ. ئەو گردەش کە لێرە هەیە وا باز دەکەن کە تەمەنەکەی لەگەڵ تەمەنی قەڵای هەولێر یەک دەگرێتەوە واتە مێژووەکەی زۆر کۆنە و نزیکەی 50 مار لێرە ژیاینە. هەروەکو باسم کرد خەرکی ئاژەڵداری بووین و پشتیان بەسەر چاوەکانی باران و کاریز بەستووە و بەستەمە شاب بکەنواتە لە قەدیم چەند خۆش بووە لە سەربانێ نووسینە سینی ئاوە تەماتەیان دانایە بەڕاستی ژیانێکی زۆر سادە زۆر خۆش. بەڵام ئێستا کە ئەنکاوە دەبینین ئەنکاوە لە خۆی شارەکە زۆر گەورە بووە ئەوەش سەرەتای دروستبوونەکەیەتی. شتێکی دیکە کە بەڕاستی کاتێک سەیری ئەو گوندە دەکەم سەرنجەم ڕادەکێشێت ئەو کۆبوونەوانەیە بە سیر بکەن لە باخچە بەیەکەوە کۆبوونەتەوە ئەو پیاوانە و خاتونێکیشیان لە ناو دانیشتووە بەڕاستی ئەوە دەستەلمێنێت کە لە ڕابردوودا دراوسێ جیران چەندە لە یەکتری نزیک بووینەوە ئەوە بەیەکەوە کۆبوونەتەوە و دانیشتونە و زۆر سەرنج ڕاکێشە.